شاڵاوەکانی ئەنفال جیا لە قڕکردنی مرۆڤی کورد هەروەها ژێرخانی ئابووری کوردستانیشی پێوە وێران کرا. بۆیە جیا لە خەم و ماتەم بۆ مەرگی هەزاران مرۆڤی ئەم نیشتیمانە لە گەرمیان باس لەو ڕێو شوێنانەش دەکرێت کە چۆن ناوچەکە دووبارە ببوژێتەوە و مەودای ئاوەدانی و خزمەتگوزاری تێدا فراوان بکرێت. لە هەفتەیادی تاوانی ئەنفالیش پەیمانگای تەکنیکی تایبەت لە کەلار ئەم ساڵ بەو کارە هەڵسا و یەکەمین کۆنفرانسی گەشەپێدانی گەرمیانی ڕێخست. کۆنفرانسەکەش ناوەڕۆکەکەی تەرخان کرابوو بۆ ڕۆڵی سەرمایەداران و وەگەڕخستنی پرۆژە و بیرۆکە خزمەتگوزارەکانیان لە ناوچەکە. لەو ڕۆژەوە 15 پرۆژە لە بواری کەرتی تایبەت ئاراستەی کۆنفرانس کرابوو. 9 پرۆژەیان لە بواری ژینگە و گەشت و گوزار و کشت و کاڵ و جوانکاری شار پەسەند کرا. لە یادی ئەنفالدا ئێمە هەڵدەین بە شێوەیەکی کردداری خزمەت بە ناوچەکانمان بکەین. بۆیە ئێمە یادی ئەنفالمان هەرجارەوە پێشکەشکردنی پرۆژە و شێوەیەکی جیاوازتر لە یادەکانی تر یادەکان یادی ئەنفالەکەینەوە و هەروەها ئامانجی ئێمە ئەوەیە کە پەیامی بگەینین هەمومان هەستی بەرپرسیارێکیمان بەرز بێتەوە بە بەرامبەر بە ناوچەکەمان و هەروەها هەڵدەین بە شێوەیەکی کردداری خزمەت بە ناوچە گەرمیان بکەین لە ڕێگەی پرۆژەکانمانەوە. گێڕانەوەی بیرەوەریەکانی ئەنفال و خستنە ڕووی بەڵگە و دیکۆمنتەکان بۆ خوێندکاران و ژیانی گوندنشینانی گەرمیان لە پێش شاڵاوی ئەنفال بەشێکی ترن لە چالاکیەکانی 31 ساڵەی هەفتەیادی ئەنفال. لەو ڕۆژەوە بەڕێبەراتی پەروەردەی کەلار لە قوتابخانەی شێخ حسەینی هەزارکانی لە ناحەی ڕزگاری سەر بە قەزای کەلاری زێدی کەسوکاری ئەنفالکراوەکان مەراسیمێکی ڕێخست کە ئامانجەکەی وە بیرهێنانەوەی خوێندکاران بوو کە چۆن گەلەکەیان جینۆساید کراوە. بێگومان یادکردنەوەی تاوانێکی وەکو ئەنفال لە ناوەندەکانی خوێندن باخێکی زۆر گرنگ و گەورەی هەیە، چونکە ئەگەر ئێمە بمانەوێ ئەم تاوانە لە ئاستێکی بچووک دەربێنین و بیخەینە ناوەندەکانی خوێندنەوە دوجار ئەبێ بە یادەوەری کۆمەلگا واتە ئەنفال ئەبێ بە کۆیادەوەری هەمومان و لە سەروی هەموو شتێوە لە ناوەندەکانی خوێندنەوە. چالاکیەکانی هەفتەیادی 31 ساڵەی تاوانی ئەنفال بۆ ماوەی چەند ڕۆژێکی تر لە گەرمیان بەردەوامە و سبەینێش ڕێو ڕسمی ئەو تاوانە گەورەیە لە گوندی دێبنەی سەر بە ناحەی ڕزگاری بەڕێوە دەچێت. شاخەوان محەممەد، کورتسات نیوز، کەلار.